ئەماوەیە بووە بە وەرزی ڕێککەوتن و یەکگرتن بۆ یەکێتی. لە ماوەی کەمتر لە 3 مانگدا یەکێتی ڕێککەوتنێکی سیاسی لەگەڵ گۆڕاندا و یەکگرتنێکیشی لەگەڵ حەزبی ئایندەدا ئیمزا کرد. مانگی ڕابردوو کە سەرەتای کۆبوونەوەکانی یەکێتی و ئایندە بوو، NRT بۆ یەکەم جار ئاشکرای کرد کە قادر عەزیز لەمە دووە لەسەر یەکێک لە کورسیەکانی مەکتەبی سیاسی یەکێتی دادەنیشێت، کەچی قادر عەزیز ئەوەی ڕەت کردەوە، بەڵام ئێستا دەرکەوت کە زانیاریەکانی NRT ڕاست بوون و قادر عەزیز بوو بە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی. راپۆرەکەی دوێنێ هێمن مەحموود بەڕاستی زۆر چاواشەکاری تێدا بوو، اعتراضیشمان کرد لە بەڕێوەبەرایەتی NRT. قادر عەزیز ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. من لێرەدا هەموو لایەکان دڵنیا دەکەمەوە کە خۆم و هاوڕێکانم لە ناو یەکێتیدا هەمیشە فاکتەرێکی ئیجابی دەبین، هەرگیز بەشێک نابین لە کێشە و ململانەکان. ئەمانە ئەم زەرورەتە سیاسیەن کە لەم قۆناغەدا بۆ ڕزگاربوون لە پاوانکاری دەسەڵات و ڕزگاربوون لە کێشە و قەیرانەکان. یەکێتی دەیەوێت لە ڕێگەی یەکگرتن و ڕێککەوتنی سیاسیەوە پێگە و ڕۆڵی خۆی بەهێز بکات، بۆیە خۆیان دەڵێن کە دەرگایان کراوەیە بۆ هەموو حەزب و لایەنێک بۆ ڕێککەوتن و یەکگرتن. ئەو وەکە هەموو لایەک دەبێتەوە، هەموو ئەفکارێک دەبێتەوە و تایاتێک دەبێتەوە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. لەبەرەوە ئەمە پێمان خۆش بوو ئەو یەکگرتنە زۆر یەکگرتنێکی باشە، ئەوە پیرۆزبایی لە هەمووتان دەکەین لە حزبی ئایندە، لە حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان، لە هەموو لایەنەکان عام خەڵکی کوردستان وەزی زۆر خراپە، و لەبەرەوە دەبێت لە ئاستی مەسئولیەت دابین هەموو لایەکمان یەکتری قبوڵکردن زۆر باشتر لەوەی کە بچیسان دژمنانی دەست لە ناو وەزەکان وەربدەن و تێشی بدەن. ئەو پۆستانەی بە حەزبی ئایندە دراون ئەمانن: قادر عەزیز سکرتێری حەزبی ئایندە بۆ بە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی، نەسڕوڵڵا سوورچی ئەندامی مەکتەبی سیاسی حەزبی ئایندە بۆ بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی، یاسین نەبی ئەندامی مەکتەبی سیاسی حەزبی ئایندە بۆ بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی، بڵند عومەر و هەڵۆ محەممەد و مام جەوهەر ئەندامانی مەکتەبی سیاسی ئایندە بە ماف و ئیمتیازی ئەندامی سەرکردایەتی یەکێتی دیاری کراون. جگە لەم پۆستانە لە مەکتەب و مەڵبەندەکان و ئۆرگانەکانی تر یەکێتی ئەندامانی حەزبی ئایندە دانراون و هەروەها چەند کەسێکی تر بە ماف و ئیمتیازی ئەندامی ئەنجومەنی ناوەند دیاری کراون. ئەو کەسانەی بە ماف و ئیمتیاز دیاری کراون ناتوانن وەک ئەندامانی تری سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەند و مەڵبەند و مەکتەبەکان قسە بکەن و بەشداری کۆبوونەوەکان بکەن.